ئەمە وەکو گردبوونەوەی وەرینستی ئەمە نزیکەی 13 ساڵە چار کابینەیە یەک لە دوای یەک هەموو ڕۆژێ درۆی گەورە گەورە لەگەڵ ئەو میلەتەی دەکرێت ڕۆژێک بە بیانووی ئەوەی کەوا ئەو ساڵ جێبەجێ دەبی هەر ڕۆژێ بە بیانوەچی ئەمە بەڕێ دەکەن بەڵام ئەمڕۆ ئەمە بڕیارماندایە لێرە گردبوونەوەی دەکەین و ناڕۆینەوە هەتا ئەو ڕۆکە کۆبنەوەکی بەپەلە نەکرێ و کۆتایی بەو مەوزوعینێ کێشەکە بەڕاستی ئەمن ڕێزمان هەیە لە حکوومەتەکەی ئەمە گردبوونەوە کەمالەوەی نییە پشێوی دروستکەین بەڵام جەنابی کاک مەسرور هەتا ئێستا تاکیدین ئاگادار نییە چونکە لە خوارەوەی خۆی هیچ بڕیارێک بەدەستی نەگەیشتیە هەمووی بە شخصی کرایە ئەو بڕیارانە یعنی ئەوە چەندەمین زارە لێرە گردبوونەوەی دەکەین لای دکتۆر محەممەد شوکری دەرێ ئەو ئەفتەی تەواو دەبی یعنی نزیکەی ئەوە 3 ساڵە ئەمە ڕەوانی ماڵەوە دەکەن دەرێن کاکە کۆتایی پێهاتیە لە چەند ڕۆژی داهاتوو ئەلان دەکرێت کا ئەلانەکەیان وەبەرهێنەری نوێ ئێستاش مەوجودە بەبێ ئەوەی ئاگای لێبی بڕیارەکەیان نارتە ئەنجومەنی وەزیران موافقەشی لەسەر کردیە بەڵام هەندێک شتی شخصی دروست بووە ئەمە هیوادارین ئەو ڕۆکە بێن یعنی پێکەوە دانیشن نوێنەری کاک دکتۆر محەممەد شوکری نوێنەری ئەنجومەنی وەزیران کاک سامان وەبەرهێنەر با ئەوڕۆ بێ بابێ پێکەوە کۆتایی بە وەزعی بینن یەکلای بکەنەوە چونکە ئەوی تاوانبار دەکە ئەوی تاوانبار دەکا بەڵام تاوانباری سەرەکی حکوومەتی هەرێمە چونکە 13 ساڵ ئەتو نەتوانی پرۆژەیەک جێبەجێ بکەی ئەدی چاکسازیەکە لە چ بوو دەگوترێ خاوەنی ئەو پرۆژەیەکە یەکەم جار دەستی پێکرد ئێستا لە تورکیا دەژیتن نەخێر شەخصمان هەیە ئەلێرکوانە بە چاوی خۆی دیتیتی لە ناو هەولێرە پیاسەی دەکا هەتا ئێستا کەس لێ پێچینەوەی لەگە نەکردیە هەتا ئێستاش کەسیش نەچووە بڵێ کاکە یەک جار ئەمری قەبزیان لۆ دەرکردیە ئەمە کێشە ئەوە ڕۆی بەڵام ئێستا وەبەرهێنەری نوێ هاتیە کاکە هەر کارەکانی لۆ جێبەجێ بکەن کاکە هەموو جارێ ئەمە دووبارەمان کردەوە ئەو پارانەی زۆربەی زۆری لە 8 دەفتەروە لە 7 دەفتەری دەست پێ دەکا بەرەو سەرەوە کاکە ئێستاش ئەنگۆ مەڕۆن لێرکوانە چاوپێکەوتنی لەگە دکتۆری بکەن بزانە وەبەرهێنەر ئازرەیان ئازر نییە بەس ئەمە پێمان خۆش نییە ناوی هیچ وەبەرهێنەرێکی بدەین حکوومەت ڕێگرە کاکە لە ئەنجومەنی وەزیران بەڕاستی کێشەکە لەوەیە نووسراو دەکرێت 3 نووسراو کرای هەر 3 نووسرا و ڕەفزی هینایە